وفرمي وحسن الخلق إنسان روشتي جوان بيت خاوني روشتي كي جوان بيت روشتي جوانيش لكاتي خلاف مشكلة دادركبه لكاتي الشينية درناكبه أو كاتيك قصد برام بركريه أو كاتيك جوانت بيدريه أو كاتيك ظلم دليكريه أو كاتيك ناڕەحەتیەکە تووشە بێ تووڕە ئەبی لە کاتی تووڕەبوونا دەرەکەوی ئینسان صیفەتی جوانەیە جوان نییە. هەنێک کەسێ لە کاتی تووڕەبوونا وەکو شێت تەسەڕوفاتەکە هەر ئەڵێ شێتە ئەڵێ سەرخۆشە کاتەمە صیفەتێکی جوانی دیان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرمي إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم ده صحيح ترغيبه واتى إنساني إيمان دار بەهۆی ڕەوشتی جوانەوە لەگەڵ مێردی خۆیان ڕەوشتی جوانە لەگەڵ پیاوی خۆیان ڕەوشتی جوانە لەگەڵ دراوسێدا ڕەوشتی جوانە لەگەڵ خزمان ڕەوشتی جوانە لەگەڵ هاوڕێیان ڕەوشتی جوانە لەگەڵ کەسێکە شتی پێ ئەفرۆشێ ڕەوشتی جوانە لەگەڵ کەسێک شتی لێ ئەکرێ ڕەوشتی جوانە. ئەم ڕەوشت جوانیە صیفەتێکی زۆر بەرزە. ئینسان پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئینسانی ئیماندار بەهۆی ڕەوشت جوانیەوە ڕەوشت و ئەخلاقی جوانە خوای گەورە دەیگێنتە پلەپایەیەک هەموو ڕۆژەکانی بە ڕۆژوو بۆ حسابەکرێ بۆ خۆت نیوەڕۆنان بخۆ ڕەوشت جوان بێ خوای گەورە ئەو ڕۆژت بە ڕۆژوو بۆ حسابەکەت وەکو وای ڕۆژی سونەت بگری شەوەکانیش بخەوە خوا بە شەو نوێژ بۆت حسابەکە. یعنی بەڕاستی ئەمە زۆر گرنگە. الصائم القائم يعني زۆر گرنگە ئینسان ئەگەر ڕەوشتی جوان بوو خوای گەورە پاداشتی کەسێکت بۆ نووسێ کە بە ڕۆژووە لە ڕۆژی سونەتە شەویش خوای گەورە شەو نوێژەکەت بۆ ئەنووسێت چونکە ڕەوشتت جوانە لەگەڵ هەموو کەسێکە ڕەوشتت جوانە. ژن و پیاوەیە کە لە یەک جیا بوونەوە زۆر بەڕێزن هەیشیانە کارەسات ئەخولقێ تۆ وات کرد وات کرد وات کرد وات کرد تۆ وای 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 ئەها ڕەوشتەکانی دەرەکەوێت لە کاتی تۆڕەبوونا تۆڕەبوونی شتێکە خۆ کە کاتێک کە تۆ کەسێک غەدر لێکە هەرچەند چرکەیەکە پیاو کوشتن دەقەی ناوێت دقەیەکیشی ناوێت ڕۆبع دقەیەکیشی ناوێت پیاو کوشتن. بۆیە ئەگەر پێنج سانی تووڕەبووی مەڵێ تووڕەبوونەکەی من کەم پێنج سانی و دەست چرکە زۆرە زۆر کارەسات ڕۆدەت. کەواتە ئەگەر ئینسانێک خاوەنی ڕەوشتێکی جوان و بەرز نەبوو قیمەتی نییە دەسەڵاتی هەبێ قیمەتی نییە دەوڵەمەند بێ هیچ قیمەتێکی نییە مادەم بەبێ شەخسیەت و ڕەوشتی جوان بسوڕێتەوە هیچ قیمەتێکی نییە با دەوڵەمەندیش بێ. دەوڵەمەندی ئەوەی ئینسان خاوەنی شەخسیەت بێ لە کاتی تووڕەبوونا خۆی ڕاگرێ